سڵاوتان لێبێ و کاتتان باش بینەرانی بەڕێز مەگەریان سلێمان قوتابی زانکۆ و چالاکوانی بواری لاوان لەم ئەڵقەی پرۆگرامی سەکۆی گەنجان دەگەینەوە خزمەتان باز لە بابەتێکی گرنگ و هەنووکەیی دەکەین لە ژێر تایتڵی گەنج و پاراستنی قواری هەرێمی کوردستان هەروەک دەزانن گەنج ڕۆڵی سەرەکی هەیە لە بنیادنان و دروستکردنی ئایندەی وڵاتەکەی و کۆڵگەی سەرەکیە بۆیە کۆمەڵێک هاوڕێم لەگەڵدایە بێکەوە دەچینە لایەن و گفتوگۆیەکی کراوە دەکەین بینەرمان بن. من نیگار دۆڵەمەریم قوتابیم لە کۆلێژی ئاداب بەشی ڕاگەیاندن لە قۆناغی سێەم و هەروە پێشکەشکارم لە ڕادیۆ و لە تیڤی. پرسیار ئەوەیە چۆن قوارەی هەرێمی کوردستان بپارێزین بەخێربێن بۆ بەرنامەی سەکۆی گەنجان. من محمود میران لە کۆلێژی یاسای زانکۆی سەلاحەدین هەر کەسێک لە جیهاندا نیشتیمانی نەبێت غەریبە بەخێربێن بۆ بەرنامەی سەکۆی گەنجان. من ئەڤین ئەنوەر عەبدوڵڵا ئەندامی یەکێتی لاوانم. ئەمڕۆ باز لە پەیوەندی نێوان گەنج و قوارەی هەرێم دەکەین بەخێربێن بۆ بەرنامەی سەکۆی گەنجان. خێر بێن هاوڕێن و خێر بێن شوێنەکەتان بەدڵە گفتوگۆیەکی گەنجانە بکەین و لە نێوانی خۆمان پێشکارێک هەڵبژێرین گفتوگۆکانمان بۆ بەڕێوە بە تەسەوەر دەکەم شوێنی نیگارخان باش بێ بۆ ئەوە بێگومان نیگارخان کەسێکی گونجاوە و ئەتوانێت ئەو بکات. نیگار بەخێربێن هاوڕێن سەلامەت ئینشاڵە جێگاکەتان بەدڵە کاگەیلان و ژووتێ ئەمە ڕۆ خڕ بووینەوە گفتوگۆیەکی گەنجانە بکەین چونکە هەمومان گەنجین ماشەڵڵا دەمانەوە لەسەر چەند تەوەرێکی گرنگ قسەی بکەین و یعنی گفتوگۆیەکی شیرین بکەین لەسەر گەنج. ئێوە ڕاتان چییە؟ زۆر باش شتێکی باشە دەست خۆش بێت دەستەتێکی گرینگە گرنگاوات. با پرسیار یەکەمم ئەوە بێتن ئایا ڕاستە ئینتیمای گەنج نەماوە یاخود کەم بووتەوە؟ ئێوە هیچ قسەیەکتان لەسەر ئەوە هەیە؟ بەڵێ بێگومان وەکو ئینتیما کە باس بکەین ئەوش دەگەڕێتەوە سەر وڵات بارودۆخی وڵات کۆمەڵایەتی سیاسی لەو باوەڕدانیمە هیچ کاتێک هیچ گەنجەک هیچ تاکە ئینتیمای لە دەست بتا بەرامبەر وڵاتەکەی هەر لە ڕووی سیاسیەوە من هەر سیاسی نییە لە ڕووی کۆمەڵایەتیش لە ڕووی کۆمەڵایەتی شەویستی وڵات گەنج بەرامبەر وڵات ئینتیمای لە دەستدانی ئەنی زەحمەت لانێت تووشی هەندێک بەرەنگاری وەزعی وڵات بێتەوە قەیران بە هەر جۆرەك بەڵام لە هەمان کاتیشدا گرنگەوەی ئێمە گەنج وورەمان بەرزی ئینتیما لە دەست نادا ئینتیما لە دەست نادا. جا هاوڕێیان ئەمە گەتەمەشا بکەین لە ساڵانی ڕابردوو تووشی ناخۆشی بووینەوە تووشی شار بووینەوە هەرێک لەمە گەنج ئەگەر کچە ئەگەر کوڕە بینیمان گەنج کچ هەر کچەکانیشمان خۆن ئامادە بوون بچنە بەرەکانی جەنگ ئەوانی کە کچ بوون نیان دەتوانێت بچنە بەرەی جەنگیش بەڵام خواردنیان بۆ برا پێشمەرگەکان ئامادە دەکرد. بوو بێگومان بۆ نمونە ئافرەتەکانمان ئەگەر نیانتوانە بچنە بەرەی جەنگیش بەڵام لە ماڵەوە وەکو هاوکاری پێشمەرگەکانمان وەکو دەست پێشخەریەک بۆ خزمەتی وڵات خواردنیان ئامادە دەکرد یا ئەوەتانێت جلوبەرجیان ئامادە دەکرد بۆ پێشمەرگەکانمان لە کاتی شەڕی داعشە بەداخەوەکە کەسانێکی زۆر ئازیزمان لە دەستدا ژمارێکی زۆر لە پێشمەرگی قارەمان شەهید بوو بەڵام لە هەمان کاتیشدا ئینتیمای لاو گەنجمان معنی لە دەست نەدا ئەو حقیقەتێکە زۆربەمان ئامادە بوون بە خۆبەخش بچنە ئەو ڕێگایە ئامادە بوون لە پێناو وڵاتە خوێنی خۆیان بەخشکن معنی ئەو نمونەیە یەکێکە لەوانەی کە وا بووە ئینتیما لە دەست نەدراوە لەوانەی هەنێ حاڵەتە یەکەم بوو بێتەوە بەڵام وەکو لە دەستدان لە دەست نەدراوە چونکە وڵات ئەگەر هەرچیەک بێت ئەگەر تۆ تووشی نەهامەتی بیت ئەگەر تووشی
لایانی داراییمان معنی لەبەر لایانی ئابوووریەکە و ئەو وەزعی ئێستا بەسەر هەرێمی کوردستانە هاتووە لەوانەیە هەنێک لە لاوەکانمان لە گەنجەکانمان دڵیان وای لە هاتە بێت تۆزێت ڕەنجا بن بەڵام وەکو بڵێ ئینتیما لە دەست دەرا بێت ئینتیما لە دەست نادرێت چونکە ئەوە لەگەڵ خوێنمانە گەورە بووە کورتپەروەری لەگەڵ خوێن تا گەورە ئەبێت و ناتوانانی لە دەستی بدەیت ڕاستە کاگەیلان بۆچی هەمان ڕێیتەیە ئەڤین خانم هەیە لەبەرەوەی بزڵبت ڕەنگە بارودۆخەکە بارودۆخی سیاسی بارودۆخی اقتصادی وڵات وای خواستی بیتن کە کۆمەڵێک سستی لە جنگەکانی دەسەڵات دروست بوو بی بەڵام لەگەڵ ئەوەشدا کە گەنجیمە زۆر بڕوان بە گەنجی خۆمانەی لەبەرەوەی خۆمان گەنجین وە لە ناو گەنجیشین خەڵکی ئێمە خەڵکەکی بە مستەوە لە ڕووی فکریەوە بۆ بابەتی نیشتیمان پەروەری یعنی هەرێک لەمە لە عایلەیەکین ڕەنگە باوکیشمان پێشمەرگە نەبوو بێ بە حکمی تەمەنەکەی باپیرمان پێشمەرگاتی کردیە یان داپیرمانیان خەڵکێکی دیکە لە بنەماڵەکەمان لە دۆست و ئازیزانمانیان شەهیدی دابی لە بۆ ئەو وڵاتە فی سەبیلی ئەو بابەتە ینی خەڵکەکی زۆر هەیە مرتبطە بە وڵاتەکەی خۆی بە نیشتیمانەکەی خۆی وە خۆشەویستی ئاخ وڵات و نەتەوە لەکنەی هەتا ئێستاش ڕەمزێکی گەورەیە بەڕاستی ڕەنگە لاواز بوو بیتنە و بابەتە بە حکمی ئەوە بەڵام بۆ لاواز بووە هۆکارچە وەڵاو جاگەر پرسیارەکە ڕوو لە مندی مانەوێ نەمانەوێ ئەمە ڕۆکە لەژێر کودەتایەکی هەرێمی داین ئەوە زۆر تەسیری کردێ لەسەر گەنجان تەسیرێک بە ڕاستەوخۆ و ناڕاستەوخۆش لەوانەیە گەنجەکانمانیانی ئەو پیر و باوەڕیان لە دەستدایە بە زۆری هەنی نەک لە دەستدان برێن کەم بوویتەوە لە دەستدان گوتمانە وەلی بەڕای متەفق گوتمان لە دەستدان نییە بەڵام بیر و باوەڕیان کەم بوویتەوە پڕۆپاگەندە زۆرە هەر شتێک کە ئەمڕۆ لە واقع دەیبینین ئەمە هۆکارە کودەتایەکی ئەقلیمی بمان و نەمانوێت بە سەرماندا زاڵ بووە پێویستە گرنگ ئەوەی ئێمە خۆمان نەچەمێنین ئەمە خۆمان نەچەمێنین تەواوە ئێمە خۆمان نەچەمێنین وەک مححمود وتیت لەوانەیە لە دەست درابێت یان کەم بوو بێتەوە بەڵام کاتێکە باو باپیرانمان بەسەراتی پێشترمان بۆ ئەجێڕنەوە باسی سەردەمی ڕژەمی بەعسەکەن ئێمە لە زۆر شتە ئازادێکی زۆرمان وەرگرتووە پێشتر گەنجەکانمان نانەتوانی بە ئازادانە بێنە دەرەوە پێشتر گەنجەکانمان نانەتوانی بە ئازادی خۆیان خوێندنەکەیان بکەن زمانی کوردی زۆ زەحمەت بوومان کچەکانمان بێگومان ئێستاش زۆربەی ئەگەر هەفۆم کە قسە دەوڕم دایکمان داپیرمان زۆربیان خوێندەواریان نییە ئەوە هەریج ئەویان لەلایەکەوە بەڵام من باوکم هەموو کاتێ بەنمونە بۆم دەجێڕێتەوە کات خۆی کە ئەو پێشمەرگە بووە چکە ئەو ساڵانێکی زۆرە پێشمەرگە ئەو شانازێکی گەورەیە بۆ من ئێستا بۆم دەجێڕێتەوە زۆر جار هەبووە لە بن بەتاندیدا لە ناو پێخەفی خەوکایەدا لەوێ گوێ لە ڕادیۆ گرتووە لە دەنگی کوردستان و ئەو کاتانی کە بزانێ وەزعی پێشمەرگە چی لێ دێت معنی بەو ڕادەیە ئازادەکەی لە دەست داوە نەیتوانیوە بە معنی شێوەیەکی وا بێ لە شوێنێکی وایە گوێ لە ڕادیۆکە بگرێت بۆی بزانێت وەزعی کوردستان چۆنە بەڵام ئێستاکە کە تەماشا دەکەن ئەلحەمدولیلا لە سایەی پێشمەرگە و قوربانیدانی پێشمەرگەکانمان لە سایەی بوونی سەرۆکێکی مەرجع بۆ ئەم وڵاتی ئێمە وا کراوە تا ڕادێک ئازادەکان معنی لە چاو ئەو کاتە زۆر زۆر فەرقی کردووە بە ئازادی بۆ خۆمان دەسوڕێنەوە بە ئازادی بۆ خۆمان گرنگتر ئازادی قسەکردنی کوردی ڕخنە لە حکومەت دەگرین ڕخنە لە حزب دەگرین معنی پێشتر ئەو شتانت نەتوانی بکەیت لەوانەیە بچووکترین غەڵەتت بکردایەت ئەمری سێدارت بۆ دەرەچوو ئەلحەمدولیلا ئێستاکە شتەکان زۆر زۆر گۆڕاوە بەڵام گەنجانی ئێمە ئەبێ بیر لەو کاتە بکەنەوە من کاتێکە باوکم گوێ باسی ئەو بە سەراتاناکە بیر لەواکەمە ئەو کاتە بۆ حاڵەتە ژیاون بەڵام ئێستاکە بەم حاڵە ئێمە ئەژین معنی ئەوە گەورەترین سەروەری و گەورەترین دەستکەوتە بۆ ئێمەکە هەمانە جا ئێمە گەنجەکان کە ینی لە نێوان خۆمان قسە دەکەن زیاتر چاولێکێریە و دەبینین لەوانەیە لە سوۆسیال میدیا تەماشاکەن وڵاتانی دەرەوە ڕوخسەت هەبین نیگارخان لەسەر بابەتە طبعا ئەمە لە وڵاتێک داینا کە خەڵکی ئەو وڵاتەوە شەرق ئەوسە زۆر بە بابەتی چاولێکەری و بابەتی لاساییکردنەوە ئەوانە ینی ئەوەی کردێک کە گەنجانی ما هەر کەس بە بەشی خۆی قانع نەبی ینی ئەوەی کە هەیتی ڕەنگە لە دەرێژ ئەوەی بەدەست نەکەوی یان گەنجی وڵاتانی دەرێکامە بە زۆر وڵاتی متەتەوڕ و وڵاتی پێشکەوتو لە ڕووی اقتصادی لە ڕووی زۆر مەجاری سیاحی و بابەتانە تەماشایان دەکەین کە گەنجانی ئەوانیش بەقەد گەنجانی ئەو وڵاتەی دەستکەوتیان نییە بەڵام سەبەبەکە چیەکە من باو پرسیارە بکەم لە جیاتی نیگارخان سەبەبەکە ئەوە چییە
مثلەن لەبەرچە گەنجیمە بە وڵاتی خۆی ڕازی نیە مەسەلەن لە ساڵانی ڕابردوو تەماشا دەکەین گەنجانێکی زۆر لاوانی زۆری ئەو وڵاتە بە تایبەتی مەناتقە دوورە دەستەکانی هەرێمی کوردستان کۆچیان کرد لە بۆ دەری وڵات سەبەبەکە ڕەنگە بابەتی بێکاری بووبی و زۆر بابەتی دیکە لەگەڵ ئەوەشدا بەزەمە حەزەکەم ئەو بابەتە بورشێنی لەبەرچە وەکو گوتم خانە نینە ینی ڕازی نینە بەشی خۆیان بەوەی کە هەیەە بابەتەکە هەر ئەوە بوو کە جەنابەت باست کرد چاولێکەریە یان سوۆسیال میدیا یان سوۆسیال میدیا ڕۆلی سەرەکی دەبینیتن تۆ چاود لەوە کرد ئەو چاوی لەوە کرد ئەوی با بڕۆمە دەرەوەی وڵات بزانام ئەو ڕێ ببڕم منیش وەک ئەو خەڵکە بگەمە ئەوێ ئەوان وا بیرەکەنەوە کە ئەو وڵاتانە بە هەشتێکە بەڵام وان نییە وانی ئەوان ئەو تااقەتی کە خۆتە ئێستا وەکو ئێمە وەکو گەنج بۆ خۆمان ئەو توانای ئێمە هەمانە با لەناو وڵاتێکی خۆمانە بە فڕۆی بدەین بزانە چی بەرهەم دێت بەڵام تو هەر چێکت هەبێت و گەنج هەمووی بڕاتە دەرەوەی وڵات ئەم وڵاتە ئەو کاتە گەنج نامێنێ بەرەو پیری ڕوات چکۆ تەمەنەکان زۆر تا 40 ساڵ تا لەوانەیە تا 6 ساڵیش بتوانیت تااقەتێکی ئەوە هەبێت بەڵام تۆ ئەگەر ئەو گەنجانەمان کە هەمووی بەو تەمەنە گەنجە ئەڕۆنە دەرەوەی وڵات و تەمەنێکی کەمیان هەیە ئەو خزمەتەی کە ئەیانێ ئەو خزمەتێکە لە دەرەوەکەن ئەگەر لێرە خزمەت بکەن باشترین ژیانیان ڕەنگە هەبێت چونکە لە هەر هەمووی خۆشتر ئەوەیە ئەتو بتانی بە زمانی خۆت لە وڵاتەکەی خۆت قسە بکەیت نیگەرجان با پێت بڵێم ئێستا ئێمە ئەگەر بمانەوێت خزمەتی ئەم وڵاتی خۆمان بکەین ئەو توانە و زەو تااقەتی خۆمان لێرە سەر بکەین زۆر باشترە لەوەی کە بچینە دەرەوەی وڵاتمان دەستخۆش بێت ئەبێت هەوڵ بدەین توانە و تااقەتی گەنجەکانمان لە وڵات خۆمانە پێ بدرێت هەوڵ بدرێت نیگارجان ئەبێت هەوڵ بدەین ئینتیمای گەنجەکانمان بەوە زیاد بکەین ئەو قواری ئەم هەرێمە بەوە بگرین هەوڵ بدەین هەلی کار بۆ گەنجەکانمان بڕەخسێنین هەوڵ بدەین گەنجەکانمان لە بێکاری بەرەو دوور بگرینەوە کار بکرێت بۆ گەنجەکان بۆی هیچ نەبێ ئیشێک بەدەست بێنن بۆ خۆیان ئەو خزم ئەو توانە و تااقەتی خۆیان هەیە لەنە ئەو ئیشە بەڕێ بکەن باشترە لەوەی کەبیر لەوە بکەنەوە بچن لە وڵاتێکیکە بەڕێ معنی ئەو تااقەتی خۆیان پەرە پێ بدەن بە بڕای من یەکێک لە گرنگترین و سەرەکیترین هۆکارەکان کە ئینتیما کەم بۆتەوە بۆ ئەم وڵاتە بۆ ئەم هەرێمە ئەوەیە کە بێکاری زۆرە لە ناو گەنجەکانماندا ئەبێت هەوڵ بدرێت ئەو بێکاریە باسی بابەتی بێکاریت کرد جگە لە بابەتی بێکاری جیاوازی چینایەتی سەبەبێکی زۆرە لە بۆ ئەوەی کە مەسەلەن گەنجی ما حەزی لە ژیانکردن نەبی لە وڵاتە ڕەنگە ئێستا ئێمە لە شوێنێک ژیان بکەین لە گەڕێکێک هەریەک لە ئێمە لە گەڕێکێکی جیاوازە و لە شاری هەولێر کە باز دەکەینیان لە هەرێمی کوردستان منطقە جوگرافیەکان دەگۆڕێت لە شوێنێک و لە بۆ شوێنێکی دیکە و بارودۆخی ئابووری هەر خێزانێکیش جیا ینی ئەمە وەکو مسلمان بڕوامە بۆی هەیە کە ئینسان چین لە ڕزق و لە قەدەریدا هەبیتن هەر ئەوە لە بۆ ئەوە ینی بەشی بیە جگە لەوە ینی بابەتی چینایەتی وەکی باسم کرد سەبەبەکی دیکەی دەبینم لە بۆ ئەوەی کە خەڵکی ما گەنجی ما کاک محمود بەخسەشی سەفەری دەری وڵات بکە ئەو معاناتی گەنجەکان بوو بەس مشکلەکەی ینی وێشەکەی لە خۆمان لە گەنجان ئەنی وەکو نمونەمان زۆر ئێستا ئەوڕۆکە زۆربەی هەر زۆری تەڵەبەی جامیعە و ینی ناو دەرس و دیراسات هەتا کە تەخەڕوز دەکا ئەوە مشکلەی بێکارێکی هەر لێرە دروست دەبی ئەو لەوانەیە ئەوەندە جامیعاتمان زۆرە ئەوەندە وەستائیلی پەیداکردنی شەهادەمان زۆرە شەهادەش زۆر بووە ئەو کەسێکە و شەهادەش بەدەستدێنی ڕازینی هەموو ئیشەک بکە ڕێک بە موچەیەکی کەمتریش ڕەنگە کەسێکی بیانی بێتن لێرە بە موچەیەکی کەم کار بکە بەڵام ئەو گەنجەی خۆمان ڕازینیە لەوانەیە شەهادەکەش حەقی ئەو نەبی بەس ئەو هەر بە حەق خۆی دەزانی ئینسان خۆی خۆش دەوێت بەس ڕازیە بچی لە دەرێ ئیش بکە ینی لێرە لەوانەیە شەرمی پێ ببرێ من مەقسەد خەریجی سیاسەی ما بچی ئیشەکی دی بکە بەس لە دەرێ شەرمی پێ نییە ئەمە پێویستە لێرە چ بکرێ ینی کەم بکرێتەوە ینی تەڵەبە کە دێتە جامیعی بزانن چێ دێ ینی جامیعاتی ئەهلی هەر زۆر ینی تەسیری لەسەر گەنجان کرد زۆری ینی شەهادات زۆر کراوانە لەبەر هەندی بێکاری زۆر بوو دەنا هەموو کەس شایانیوەی نییە ینی ئینسان دیار بوو چێ چ ئیش دەکە و چێ چ ئیش ناکە جەما بە هەر چاومان لە حکوومەت نەبێت دامان بمازرێنێ چەندان کردی تایبەتمان هەیە ئەگەر خۆمان بمانەوەی پەرە بە خۆمان بدەین ڕۆلی خۆمان ببینین ڕەنگە ئێمە هەر لێک لە ئێمە لە زانکۆیەک بین پەیمانگایەک بین تاوامان کرد بێتن
بەڵام شارەزایکی و هەمان نەبێتن تێدا سەرکەوتو نەبین ڕەنگە لە بوارێکی دیدە ئەمە سەرکەوتو ببین تێدا بە موچەیەکی باشتریش خۆی ئێستا شتێک لەو سەردەمەی بابەتی ئەزمونە بابەتی ئەزمون لە کارکردن جگە لە شەهادە کاتی خۆی ئەوەی کە گوێمان لێ دەبوو شەهادەیەکی دەهیناوە دادەمەزرایان لە کردێکی بڵێن گشتی کاری دەکرد بەڵام ئەو کاتێش خەریج کەمتر بوو لە ئێستا بەڵێ جا ئەرزت کەم دوایەوە بۆ بابەتی لوغات زانینی زمان مەسەلەن چ زمانێکی دیکە دەزانی یا دوای ئەو ئێستا ئەو بابەتێک کە ئێستا هەیە بوونی ئەزمونە یعنی بڕۆ لە سیڤیەکان ئەگەر جەنابتانیان هاوڕێیانتان تەقدیمیان کردبی پێشکەشیان کردبی لە بۆ مؤسساتی دیکەی ئەهلی زۆر تەکید لەسەرەوە دەکەن و کە ئەزمونی چەندە ئەزمونی ئەو شخصە لە کارکردن لەو مهنەیە کە هەڵی بژاردووە چەندە ینی مەرج نییە هەریەک لەما لە گەنجانی مەچاویان لەوە بی کە دابمەزرێن یانەوەتا لە شوێنێک کار بکەن بە موچەیەکی باش بابەتی خۆبەخشی کە ئێستا لە هەرێمی کوردستان سواز بخوا تۆزێک هۆشیاری ئەوە دروستبووە لە لای خەڵک بەڵام لە دەرەی وڵات زیاترە ومێ دەکەن لێرە شەروابی ینی خەڵک هەرچاوی لەوە نەبی بە موچەیەکی باش بە دەوامێکی زۆر ئیسراحەت ینی ئەوەی کە ئەمە ناوی دەبین داوام بکاتن یان کارێکی دەوێ بە ئیسراحەتێکی باش و موچەیەکی باشش گرنگی پاراستنی قوارەی هەرێم بەڕای ئێوە تا چەند گرنگە لە سەریزنی برادران وڵاگەر من جوابی ئەو پرسیارە بدەمەوە نیگارخان ئەو قوارەی کە دروست بووە بۆچی گرنگە بیپارێزین چونکە خاڵە مهمیەکە لێرەدایە ئەو قوارە بەرهەمی خوێنی شەهیدان ئەو قوارە ماندووبوون و زەحمەت و ڕنج و بەرخودانی زۆری لە بۆ درایە هاوڕێیان یعنی هی ئەوە نیە ئەمە بە کۆبوونەوەیەک بە جەلسەیەک بە قانونێک بە دەست هەڵبڕینێکی ئاسایی ئەمە و بابەتە تێپەڕێنینەوە بابەتە ڕەمزی بوون و نەبوونی ئێمەیە بەڕاستی و قوارەیەکی سیاسیش نییە بە تەنها ئێمە لە ڕابردوو جوڵانەوەکانمان جوڵانەوەی سیاسی بوون بەڵام ئەو قوارەیەکی سیاسی و قوارەیەکی قانونیە یعنی من تەڵەبەی کۆلێژی یاسام زۆر لە عمقی بابەتەکە ئاگادارم تقریبا ینی بابەتی قوارەی هەرێم بابەتێکی دەستوریە ینی بابەتێک نییە کە زۆر بە ئاسانی بەدەست هاتبی ئەوە چەسپایە لە دەستوری عراق و مافی ئەو میلەتە ئەوەیە کە لە قوارەیەکی سربەخۆی ینی بڵێن فیدرال لە دەوڵەتێکی وەکو عراقدا بژیتن و کۆمەڵێک وەسائل هەیە کۆمەڵێک سەبەب هەیە کەوایان کردیە کە بابەتی قوارەی هەرێم بکەویتە خەتەر یەک لەوانە حەزەکەم باسی خاڵێکی بکەم ئەوەی دیکە لە بۆ هاوڕێیان بەجی بێڵم بابەتی ئەعلام ینی تەسەوڕ دەکەم ڕاگەیاندنی ما ڕۆڵی باشی نەبینیە لە پاراستنی قوارەی هەرێم چونکە هەریەک لەما لە ماڵەکەمان ئەگەر تیڤەک نەبێت زیاتر هەیە ئەکیت ینی ئەگەر تیڤەکەش نەبێتن ئەو دەستمان بەڵێ ئیتر ئەو بابەتانە زۆر تەسیراتی هەیە لەسەر بیر و بۆچوونی گەنجی ما و ڕاگەیاندنە من بە سەبەبێکی زۆر باشی دەبینم کە بە خراپە ئەو بابەتەی هەڵخۆستیتەوە کە قوارەی هەرێمی خستۆتە مەترسێکی گەورە لە ڕابردوو و بوونی قوارەی هەرێم پەیوەندیدارە ینی بابەتەکە پەیوەندی بە هەموو لایەکمانەوەیە ئەوە نیە بڵێ پەیوەندی بە حکوومەتەوە هەبی یان پەیوەندی بە لایەنێکی سیاسی هەبی لە هەرێمی کوردستان حکوومەت موسساتی تەنفیزیە لە هەرێمی کوردستان کارەکانی وەکو کابینەیە وەکو قانون ئەو حکوومەتە بۆ ماوەی 4 ساڵ حکمی ئەو وڵاتە دەکاتن وەک کارە تەنفیزەکانی ئەو وڵاتە بەڕێ دەکات بەڵام قوارەی هەرێم بەرهەمی خوێنی شەهیدانە قوارەی هەرێم بەرهەمی ڕنج و ماندووبوون و زەحمەت و بەرخودانی خەڵکە ناکرێ مەسەلەن زۆر بە ئاسانی بە وەسیتی باسی بابەتەکە بکەین کە باسی علامت کرد من خۆی قوتابی علامم ڕاگەاندن ئەگەر ئێمە بمانەوێتن دەتوانین زۆر بە باشی بەکاری بێنین و زۆر بە خراپیش بەکاری بێنین ئەمە هەمووی زاربی سەفەر نەکەین ڕاگەیاندن ڕۆڵی خۆشی بینیوە دەسەڵاتێکی گرنگە ئەگەر بتوانی بە باشی بەکاری بێنی بە باشی بەکاری بێنین ئێمە ئەو وەکو هاوڵاتیەک چونکە ئێستا هەر یەک لە هاوڵاتی ئەگەر هاندێکی لەدەست بێتن بۆتە ڕۆژنامە نووسێک بۆتە ڕاگەیان کارێک با ئێمە هەمووی نەڵێن ڕاگەیان کار چونکە ئەوانەیە کە ڕاگەاندنی پرۆفشناڵن یاخۆت خەریجی ئەو بابەتان دەزانن کە چۆن بەکاری بێنن چه خاڵێک ئەرێنیە چه خاڵێک نەرێنیە بەڵام ئەگەر هاوڵاتیەک دەبینی لەسەر مەسەر بۆ نمونە لەسەر جادەیەک دەبێتە شەڕێک هەر شتێکە بێ خێرە بڵاوی دەکاتەوە جا ئەمە خاڵی نەرێنیە
بێگومان لەناو پەرلەمان بۆ خۆتان ئاگادار بن ئەماوەی پێش ئەو وەزعانە ئەقەومە نەک لە ناو پەرلەمانی کوردستان لە پەرلەمانی عێراقیش ڤیددیۆیانە کرد و بڵاویان ڕاگەاندنەوە وەکو ڕاگەاندنێک بۆ بڵاو وا دەکاتن کە ئەو هاوڵاتەیە کە دەنگ دەدات ئیدی متمانەی بە پەرلەمان نامێنێ پەرلەمان بۆ بەجێک بۆ شەڕێک بووە بۆ لەگەڵ ڕێزمانی ئەو دەستەواژۆش بەکارێنم بۆ بەجێگایەک بۆ جنێودان یاخود ئەوەتانە بۆ بە شوێنێک بۆ قیژەقیژ و دەنگ خۆ دەرخستن و وەک کاگەلان وتی بۆ مزایدەی سیاسی ئەو شتاناکەن ئەنیا هەمومان ئەزانین کە پەرلەمان وجودێکی جوانی هەیە ئەو کەسێک کە دێتە ناو ئەبێ بە ئەندام پەرلەمان سەر ئەەکەوێت بۆ ئەندام پەرلەمان بە دەنگی میلەتە دەنگی گەلە وایە بێگومان منم دەنگی پێدەم تۆ نیگارجان ئەگەر قەوسێک بدەی بە من ئەمێ لەسەر بابەتێکی کەش قسە بکەم کە ئەویش هۆکارێکی گرنگە بۆەوەی کە ئینتیمای گەنج نەمێنێت وا بکات بیر لە پاراستنم قاوارەیە نەکاتەوە یەکێک لەو هۆکارە سەرەکیانە کە ئێستا بەداخەوە بۆ بە شتێکی زۆر باو مادەی هۆشبەرە مادەی هۆشبەر لەوانەیە زۆر ڕێگە هەبێت گەنجەکانمان هەوڵی بۆ بدەن یەکێک لەوانە بێکاریە کە من دانیشتم بێکار بووم لەوانەیە بیرم بۆ شتی خراپ بڕوات بیر لەوە بکەم و کەشتی خراپ بکەم یەکێک لەوانەش ئێستا بەداخەوە بەهۆی بڵاوبوونەوەی ئەو مادەیە لەناو کوردستانە نەک هەر لە کوردستان لە هەموو وڵاتان بە تایبەتی ئەم ماوەیە لەناو هەرێمی کوردستانە بەداخەوە زۆر بووە یەکێک لەو کارانە ئەوەی هەوڵ بدەین ئەو مادەیە لەناو کوردستانە ئەگەر لە ناویش نەبرێت کەم کرێتەوە تقریبا وای لێ هاتووە کە توجارەکان زیاتر بەندەکرێن و یان حکوم و ئەو بابەتانیان لە بۆ دەردەچیتن ئەوەی دیکە پێویستە ئیسلاح بکرێ یعنی نەخۆشخانەیە کە حکوومەت پێم وابێ پرۆژەیەکی ڕاگەیاندووە بەڵام ئەو خەریکە نەخۆشخانەیەک دروست دەکە بۆ ئەوەی بە ئیتعامی کەم و ئەو بابەتانەی مەسەرەن ئەو بڵێن کەسانەی کە توش بوونە لەوێ معالەجە بکرێن و ببنەوە کەسێکی ئاسایی لەناو کۆمەلگە لەبەر ئەوەی ئەو بابەتە زۆر خەتەریاتە لەسەر ئاسایشی نیشتیمانیمان چونکە نەمانی ئینتیمای گەنج لە بۆ وڵات بە بەرامبەر بە نیو غڕام مادەی هۆشبەر ئەوە زۆر کارەسە پەیوەندی بە پاراستنی قوارەی ینی هەرێمی کوردستان هەیە و بابەتەکی گرینگە بەڕاستی لە ینی وەکو کاک گەیلان بەخۆشتوتە قوارەی هەرێمی کوردستان قوارەیەکی دەستوریە و یاساییە ئەگەر بە ڕۆڵی گەنجان لە پاراستنی گەر ینی قوارەی هەرێم گەر گەنجەکان نەبن ینی تەنها خودی گەنج دەتوانێت بیپارێزێت یان پەردەوازەی بکات بەچیانی وەکو ئێستا دیارە بەکو لە سەرەتاشدا باسمان کرد بە کۆز نەکردنی بە هەوڵدانی بەکارکردنی پاراستنە بە باشەر و غێر باشەر بەڵام وەکو ئێستا لە واقع دەیبینین بەداخەوە گوتماننی ئەمە لە ژێر کودەتایەکی ئەقلیمی داهێنا لەبەر چ بوو لەبەرەوەی بوو کە زۆربەی کێشە ناخۆیەکانی ئێستامان کە دەبرێتە دەرەوە چارە بکرێت خۆی کوردەکان دەیبەنە دەرەوە کە دەکرێت لە ناو خۆمان چارە بکرێت هەنی کە ئێستا وەزە بەکو بە هەر ناوعگنا لە باربی لێرە خۆمانی دروستکردنەکەی ینی گەنجەکان بە زۆری بەس دەشتوانین چاک بکرێتەوە بەبوونی ئینتیما و پاراستنی قواری هەرێم دەستان خۆش بە هاوڕان گفتوگویەکی جوان و شیرینمان کرد سوپاس بۆ ئامادەبوونتان بەڕێزن با من بە پرسیاری کۆتاییم چۆن وا بکەین قواری هەرێم بپارێزین ئەگەر هەر یەکەتان سەرنج و تێبینی خۆتانە پێ بڵێن منیش لە کورتایی سەرنج و تێبینی خۆم دەڵم بەڕێی من گرنگجیدانی ئەو بابەتە لەلایەن وەزارەتی پەروەردە و لە ناوەندەکانی خوێندن بە شکلێکی عام هەتا وەزارەتی تعلیمی عالیش مهتەمی بە مۆزوعەکە و ئەوەی گەنجی ئەو وڵاتە لە ناوەندەکانی خوێندن زیاتر هەست بە بابەتی نیشتیمانی و نەتەوەیی بکە وەک لەوەی لەسەر جادە فەراغی بۆ دروست بێ واتە لانی پەروەردەی ئەڤین خان لایەنی پەروەردەکە لە لایەکتر ڕێکخراوەکانی کۆمەڵگای مەدەنیش کاریگەریکیان ئەبێت بە بوونی وشارکردنەوەی تاکەکان گەنجەکانمان وشار بکرێتەوە کە ئەوەش کارێکی سەرەکیە کەوا دەکات ئینتیمای گەنجەکانمان بەرز بێتەوە بۆ پاراستنی ئەم قوارێ گەنج نابێ بکەویتە ژێر کاریگەری هیچ پرۆپاگەندێک لە ناوخۆ بە تایبەت لە دەرەوە بەگشتی پرۆپاگەندەی کۆمەڵایەتی سیاسی بێ ئابووری بێ بۆ قۆستنەوەی بەرژەوەندی خۆیان چەند مەرامێکی تایبەت زۆر سپاسە دەکەین جا منیش تێبینەکەی خۆم خەمەڕۆ گەنجی خۆمان
لە ئێستادا الحەمدولە زۆر وشیارە ئەگەر تەماشای ساڵانی ڕابردوو بکەین دەبینین کە گەنج زۆر پێشکەوتو بووە بە ڤیددیوەک بە ڕسمێکی ڕاگەیاندن و ناو سۆشیال میدیا بە ئێمە هەڵ نەخەڵەتین ئەو گەنجانێک کە دەچنە دەرەوەی شیاخۆت هەر شتێکی ترە با ئێمە ببینە ڕێگەیەک بۆ ئەوەی گەنجانی جیلی چونکە با ئێمە هەر سەیری خۆمان نەکەین جیلێکیش لە دوای ئێمەدا هەن با ئێمە ئەو جیلەش جوان پەروەردە بکەین چونکە ڕەنگە ئەو ڕاگەاندنە تا سەر نەبێ بۆیە پێویستە لە ئێستادا ڕاگەاندن زۆر بە جوانی بەکاربێنین چونکە ئێمە هەرێمێکین چواردەورین دوژمنە ئەگەر خۆی ئێمە سیر بکەین چواردەرمان دژمنە ئێمە دەبێت زۆر بە جوانی هەرێمەکەی خۆمان وڵاتەکەی خۆمان پیشانی بێگانە بدەین کە بەڵێ ئێمە هەرێمێکین هەرێمێکی زۆر زۆر ینی دڵخۆشین خۆشببختین کە ئێمە هەرێمێکی وامان هەیە لە چوارچێوەی ئەو هەموو دوژمن و نەیارش زۆر سپاس دووبارە بۆیەوەش.